دوای هەموارکردنی یاسای دادگای باڵای فدراڵی عێراق و پەسەندکردنی تاوەکو ئێستا وادەی یەکەم کۆبوونەوەی دادگاکە یەکلایی نەبووەتەوە هەوڵەکان بۆ کۆبوونەوە دەستیان پێکردووە. بەهار مەحموود کە ئەندامی لیژنەی یاساییە لە پەرلەمانی عێراق ئەو بەڕووداوی گوت دادگای باڵای فدراڵی بە کۆدەنگی کۆ دەبێتەوە. بڕیارەکانی تایبەت بە هەرێمی کوردستان بە 2/3 دەبن کە دەکاتە 6/9 و بڕیارەکانی دیکەش بە زۆرینەی سادە دەبن. وەک بەهار مەحموود دەڵێت کە هیچ وادەیەک بۆ کۆبوونەوەی دادگای باڵای فدراڵی دیاری نەکراوە لە یاساکەدا ئاماژە بۆ کراوە کە لە ڕۆژی دەنگدانەوە ڕاستەوخۆ یاساکە دەکەوێت هەواری جێبەجێکردن. هەر لەسەرەوە پرسە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر شۆڕش حەسەن پسپۆڕی یاسایی دەستوری و مامۆستای زانکۆی سلێمانی لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت. دکتۆر شۆڕش ئەم کاتت باش، زۆر سوپاس کە لەگەڵ ئێمەیت. دوایەوەی کە یاساکە هەموار کرایەوە یاسای دادگای فدراڵی و پەسەند کرا، میکانیزمی دەست بەکاربوونەوەی چۆن دەبێ؟ بەڵێ یاساکە لە ڕۆژی دەنگدان لەسەری لە پەرلەمانی عێراق بە ئەنجومەی نوێنەرانی عێراق جێبەجێ دەکرێت، واتە یەکسەر دوای بڕیاردان لە ناو ئەنجومەنی نوێنەران لەسەر یاساکە کاری پێدەکرێت و ئیش بۆەوە دەکرێت کەەوە ئەندامانی دادگای فیدرالی هەڵبژێرێ بۆ پێی کە لە یاساکەدا هاتووە لە مادەی سێی یاساکە کە بەپێی ئەم یاسای هەموارکردنە لە مادەیەکی یاسا مادەی سێی تعدیل کردووە کە تایبەتە بە پێکهێنانی دادگاکە و کاندیدکردنی ئەندامانی دادگاکە کە لەلایەن ئەنجومەنی دادوەری هەروەها ئەنجومەنی باڵای سەرۆکی ئەنجومەنی دادوەری و سەرۆکی دادگای فیدرالی و سەرۆکی داواکاری گشتی و سەرۆکی سەرپەرشتیاری دادوەری هەروەها بە تەنسیق بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی دادوەری هەرێم هەوڵ دەدەن کەەوە ئەندامەکان دیاری بکەن کە 9 ئەندامن و 3 ئەندامی یەدەجیشن لەناو ئەم دادگایە ئەندام دەبن. جگە لەبانەش یاساکە بڕیاری داوەکەوە ئەمین ئامێک وەکو ئەمین ئامێک وەچی کە بە دەرەجەی وەکیل وەزیرە بۆ دادگاکە دابدرێ. ئەمە هەر لە دوێنێەوە چەند ڕۆژێکە خەریکن کەوە مەراسیمی کۆتایی پێهێنانی وادەی داوەدوەرەکانی پێشتری ئەم دادگایە دوێنێ و پێرە ئەنجام دراکە بەپێی یاساکە ئەمانە خانەنشین دەکرێن و دادوەری نوێی هەڵدەبژێرێ بۆ ئەم دادگایە. ئەم دادوەرانە ئیتر کەی دیاری کران لەلایەن سەرۆک کۆمارەوە مەرسومیان بۆ دەرچوو مەرسومی دامەزراندن و دەست بەکار دەبن. ئەگەر سەرۆک کۆماریش بە شێوەیەک مەرسومیان بۆ دەرنەکات یا بە هەر سەبەبێک بێ ئیتر لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە سوێن دەخۆن و مەرسومیان بۆ دەردەکرێت. دکتۆر مەبەستت لەو تەنسیقا ئەوەیە کە ئەندامەکان بۆ نمونە دوایەوەی لە بەغدا دیاری دەکرێت یاخود لە ئەنجومەنی قەزای هەرێمی کوردستان بڕیاریان لەسەر دەدات بە تایبەتەوەی کە پەیوەندی بە ئەندامە کوردەکانەوە هەبێ ئەوە چۆن دەبێ؟ ئەوەی پەیوەندی بە ئەندامە کوردەکانەوە هەیە دەبێت لەلایەن ئەنجومەنی دادوەری هەرێمەوە دەستنیشان بکرێن هەم ئەندامە سەرەکیەکان هەمیشەیەکان و هەم یەدەگەکانیش کە بەپێی ئەو پێکاتەیە لە عێراقدا هەیە کورد ئەندامێکی دەژی بەردەکەوێت و پێویستی شەلانی کەم 3 ئەندامی بەبڕکەوێ لەو 9 ئەندامە چکە گەر 3 ئەندامی کەمتر بەبڕکەوێ ناتوانێت کاریگەری هەبێ. بەڕاستی ئەم هەموارکردنی یاسایە پینەوەپەڕۆیەک بوو بۆ دادگای فیدرالی کرا لەبەرەوەی دادگای فیدرالی خۆی کەوتبووە مەعزەقێکەوە دوای ئەوەی کەوا بڕیاری ژمارە 38 ساڵی 2019 دەرکرد کە مادەی سێ ئیلغا کردەوە بە پێی مادەی سێ پێکهاتنی محکەمەکە کاندیدکردنی ئەندامان بۆ محکەمەکە لە کار خرا. ئەمەش هەڵەیەک بوو بۆیە ئێستا پەرلەمانی ئەنجومەنی نوێنەران بە پەلەپڕوزیە ئەم یاسایی دەرکرد کە دەبواە لەبری ئەم یاسایە کە بە بۆ چوونی ئێمە بەڕاستی ئەم هەموارکردنێکی نادەستوریە پێچەوانەی هەموو بنەماکانی دەستورە پێچەوانەی بڕیارەکەی دادگای فیدرالی باڵای عێراقی ژمارە 30 کە ئەم بڕیاری دادگای فیدرالی بڕیاری مولزەمە بۆ هەموو دەسەڵاتەکان و بۆ هەموو کەسێک واتە بۆ دەسەڵاتی یاسادانانیش دەبواە پێوەی پابند بە. بەڵام کە ئەمە نەکراوە واتە بە نادەستوری کرا کە ئەم بابەتەش یەکلا نەکراوەتەوە لە ناو دادگای فیدرالی کە بۆ کورد گرنگ بوو مەسلەی مادەی 5 یاساکە کە دەنگدان لە ناو دادگاکە بە زۆرینەی سادە دەبێت لەسەر بڕیارەکان ئیلا ئەوانە نەبێت کە پەیوەندیان بە نێوان کێشەکانی هەرێمەکان هەیە لەگەڵ ناوەند ئەمە بە 2/3 دەبێت. ئەگەر بە 2/3 بێ طبعاً کورد ناتوانێت ڕێگری لەمە بکە. ئەمە لە غیابی ئەنجومەنی یەکگرتوو مەجلیسی ئیتحاد لەناو فیدرالیەتی عێراق بەڕاستی ئەمە پاشەکشەیەکە لە
وەی کەواز گەرنتی مافە دەستوریەکانی هەرێمەکان بکرێ بە تایبەتیش ئەگەر سەیری قانونی ئیدارە دەولەی بکەین ئیدارەی دەولەت بکەین لە مادەی 34دا دەڵێ بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی دادوەری هەرێمەکان بەڵام ئەم یاسانوێ دەڵێ بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی دادوەری هەرێم واتە ئەوان بڕیاریان داوە جارێشتر نێرین هەرنێرن هەرێمیشتر لە وڵاتە پێگەوێت دروست بێت جگە لە هەرێمی کوردستان مانەوەی ئەم فیدرالێتش بە تاکە هەرێمێک لە عراق خۆی جێگای مەترسیە جێگای ئەوەیە نە ممکن نیە تا سەر بەردەوام بێ یا ئەوە تا ئەم هەرێمە دەبێت لەنا ئەو بۆتەقەی فیدرالیەدا بتوێتەوە جارێشتر ببێتەوە دەوڵەتێکی سادە و مرکزی یا ئەوە تا ئەم هەرێمە دەبێت زیابێتەوە چکە لە هیچ وڵاتێکی دنیا نەبووە دەوڵەتێک فیدرالی بە تاکە هەرێمەکەوە ئەو ماوە دوور و درێژە بتوانێت بەردەوام بێ و سەرکەوتوو بێ هەموو ئەو وڵاتانەی کە بەرەو پێشچوون لە دەوڵەتی فیدرالی ئەوانن کە خاوەنی چەند هەرێمەکەن بەڵام ئێستا کە تۆ ئەم مادەیە دەخوێنیەوە لە قانونی مەحکەمەکە کە دەڵێ بە هەماهەنگی لەگەڵ ئەنجومەنی دادوەری هەرێم پێچەوانەی هەتا قانونی ئیداری دەولەیە پێچەوانی بنەماکانی دەستوری عراقەواتە تۆ ئیمانە گرفتی زۆرە بۆ هەرێمی کوردستان لادانی ئەنجومەنی دادوەری بۆ نمونە هەرێمی کوردستان گۆڕینی بە ئەنجومەنی دادوەری هەرێمەکان گرفتەکان چین کە تێیدا ئەگەر بانی بۆمان ڕوون بکەیتەوە و خاڵانە یاخودە و گرفتانی کە هەیە لەوە ئەمە وەکو شتێکی بەبدەئی لە دەوڵەتی فیدرالی لەسەر ئەوەی چەند هەرێمێک هەبێت لە ناو وڵاتەکە پێک دێ و دەستوری عراقیش بڕیاری دەوەداوە پێکهێنانی هەرێم ئالیەتی ڕێوشوێنی دیاریکردنی هەرێم قانونێکی دەرچووە بۆ دامەزرانی هەرێمەکان بەڵام کاتینە سەر تەطبیقکردن ئەو هەوڵانەی درا لە ناوەڕاست و خواروی عراق شکستیان خوار بۆ پێکهێنانی هەرێم بەهۆی ئەوەی کەوان نیەت نییە لە وڵاتە فیدرالیت بەرەو پێش بسێ ئەمەش یەک لەو ئاماژانەیەکەوە پاشەکشەیەکە لە سیستەمی فیدرالی ئەجینا بۆچی ئەڵێ بە هەماهەنگی یا ئەمە غەڵەتێکی مەطبعی نییە ئەمە غەڵەتێکی نییەکەوە لوغەوی بێ چاپەمەنی بێ هەڵەیەک بێ پێویستە ڕاست بکرێتەوە بەڕاستی لە قانونەکە دوای قانونەکە زۆر بەپەلە پرۆزێ ینی دەڵێ لە ڕۆژی دەردان لەسەری ئەم قانون یاسایە جێبەجێ دەکرێت بۆچی ینی پێویستە هەموو یاساکان بەپێی دەستور و بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان پێویستە یاساکان بچێت بۆ سەرۆکایەتی کۆمار لەوێت تەزدیق بکرێن پەسەند بکرێت سوڵتەی تەنفیزی احتیمالەویش بۆ چوونی خۆی هەبێت لەسەر یاساکە باشە دکتۆر بەقسەکانی تۆیە دیارە کە کێشەی زۆر لە هەمواری یاساکە هەیە بەڵام ئەم یاسا هەموار کراوە کە بەم شێوەی دەرچووە تێبینی لەسەر کەمترە لە پرۆژە یاسا نوێیەکە ینی ئەوە دژایەتی زۆرەکرا بە مەترسی دادەنرا خۆی پێویست بکەوە پرۆژە یاسایەکی نوێ دەرچێ بەڕاستی یاسایەکی نوێ دەرچێ بەپێی ئەوەی ئێمە ئەم دەستورە وەختی خۆی لە 2005 بەڕاپرسی گەشتی هەمووی لەسەری ڕازی بوون ئەم دەستورە بڕیار دیاوەکەوە دادگایەک بەو شێوازە پێک بێ ژمارەی دیاری نەکردووە دەبواە تا ئێستا یاسایەکی نوێ دەربچێت کە ئەو 16 ساڵە ئەم دەستورە ئیشی پێ دەکرێت بەڵام کە ئەم دەستورە ئیشی پێ نەکرا ڕێز لە بنەماکان و مەبادیەکانی دەستور نەگیرە هاتن بە پەلە پروزێ قانونی محکەمەکەیان تعدیل کرد لە کاتێکدا ئەم تعدیلکردنەوە تا ڕێزنەگرتنە بۆ سەروەری یاسا لە عراق ڕێزنەگرتنە بۆ دەستوری کە هەموو خەڵکی عراق دەنجی لەسەرداوە ڕێزنەگرتنە بۆ بڕیاری خودی دادگاکەش خۆی بۆیە بەڕاستی ئێمە یعنی بەم پیر و پەڕۆیە ئەم وڵاتە ئەم پرۆسە سیاسە بەردەوام نابێت تا سەر پێویستەکەوە خاڵ لەسەر پیت حرفەکان دابنرێ بە جددی مەسلەی دەستور بڕیاری داوە کە دادگا پێک بێت لە کۆمەڵێک دادوەر و خەبیری فیقی ئیسلامی و فوقای قانون ئیتر دەکرا مەسەن دادگایەک پێک بێ بە قانونێک دەرسێت لە بەڕۆژنایی مادەی 92 دەستورەکە و جێبەجێ کرابا بە شێوەیەکەوە هەموو لایەک لەسەری ڕازیبان بە شێوەیەکەوە ڕێز لە دەستورەکە ژیرا با ڕنگدانەوەی ناوڕۆکی دەستورەکە کرابا خۆ هەر نەبووایە مەسەن دەکرا مەسەن دەستورەکە لەو مادەیە تعدیل کرابا کە پێکاتەی محکەمەکەی بەو شێوەیە بە ئاڵۆزی هێشتەوە لەوەی کەوا فوقای فقی ئیسلامی تێدا بێ فوقای قانونی تێدا بێ و دادوەری تێدا بێ دەکرا مەسەن وەکو قانونی ئیداری دەولە ئەم مادەیە تعدیل کرابا لە دەستورەکە ئێمە ئەمە 15 ساڵە تا ئێستا نەمانتوانیوە ئەم دەستورەکە زۆر کەم و کوڕیتیایە تعدیلیکەین لە کاتێکدا لە زۆربەی وڵاتان لە عراق یەکەم دەستوری عراق پاش لە ماوەی 5 ساڵ چەند 1-2 تعدیل کرا دەستوری ئەمریکا چەند جارێک تعدیل کراوە لە ماوەی 10 ساڵێکدا زۆر سپاس دەکەم پرۆفیسۆر دکتۆر شەڕش حەسەن پسپۆڕی یاسایی دەستوری و مامۆستایی زانکۆ سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان بووین.